سلااو قەیبانی بەڕێز گەڕام وڵاتان بە شکارکردنی ڕاهێنانەکانی جێناوی هەیە لە ڕاهێنانی یەکەم و دەست پێ دەکەین. ڕاهێنانی یەکەم دەڵێت جێناوی هەیە لەگەڵ ناوە دیارخەرەکەیدا لە سێ ڕستە بەکاربهێنێت بە مەرجێک ببێتە بکەر بێتە بەرکارەوە بێتە تەواوکەری داریدا. دەڵێ نامی من هاتووە هی تۆ ناتوە ئەوە هی تۆ بریتە لە گرەی ناوی هی بریتە لە جێناوی هەی هەروەها ئەرچی بکەرە. خاڵی دوم ئەرچی بەرکار دەڵێن کتێبی من مەخوێنەوە هی خۆت بخوێ نەرەوە هی خۆت دەبێتە گرەی ناوی هەروەها ئەرکەی بریتە لە بەرکار. ئەرکی سێم تەواوکەری باریە بە پێنووسی من مەنووسە بە هی خۆت بنووسە بە هی خۆت ئامڕازی پەیوەندی بەمان هەیە لە پاشەی گرەی ناویمان هەیە گرەی ناویەکە ئەرچی دەبێتە بەرکار. ئەوە شیکاری ڕاهێنانی ئەرچی دەبێتە تەواوکەری باردە. ئەمە شیکاری ڕاهێنانی یەکەم بوو. ڕاهێنانی دووەم وەڵای من ڕاست هەڵبژێرە خانوو ئێوە کەونا هی ئێمە تازەیە ئەرکی هی ئێمە چییە؟ کاری ناتەواومان هەیە هی ئێمە لە سەرەتای ڕستە کاتێکە کاری ناتەواوی هەیە هەروەها ئەرچی دەبێتە نیهات. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم کراسە لە هی منە ئەرکی هی من چییە؟ دیسان کاری ناتەواومان هەیە هی من پێشی کاری ناتەواو دەکەواتە دزام دەبێتە تەواوکەری کاری ناتەواو. هەروەها پێشی گرەیەکەی ئامراز پەیوەندی لەمان هەیە یەکەم سەر هی من دەبێتە تەواوکەری بەیاریدەی کاری ناتەواو. ئەوەش خاڵی دووەمینە. خاڵی سێەم بە پێنووسێ خۆ وانە بنویسە ئەوە ڕستەکەمانە. ئەگەر لە جیاتی پێنووسێ جێنایی هەیدا بێت دەبێتە چی؟ بە پێنووسێ خۆ وانە بنویسە تەمەشا دەبتە چی؟ دەبیتە بۆچی دەبێتە یێ تەمەشاکە دەڵێ ئەگەر بێت و لە جیاتی پێنووسێ جێنای هەیدا بێ یاتوە ئەو پێنووسەی لا بێ جێناویش هەیدا بنێ دەبێتە بە یێ خۆ بنویسە لۆ ئێمە بەکارێنا چکە ئەوەش ئامراز دانەپاڵی هەیە کەواتە ڕەگەزی نێرە دەبێ یێ بەکاربێن چکە ئەش بۆ ڕەگەزی نێر بۆ تاقەی بەکاردێ. خاڵی چوارەم ئەو هەنارە یەن هەڵە بزەن جێناوی یێن بەکاردێت بۆ ناویچی ئەمە گوتمان یەن بۆست بەکاردێت بۆ کۆی نێر و مێ بەکاردێت لە زاری کرمانجی سەر و. خاڵی پێنجەم کتێبا من نەخوێنە یاخۆ بخوێنە. ئەرکی یاخۆ بریتە لە چی؟ یاخۆ کاری داخوازیمان هەیە ئەو بزوێنی کورتە بریتە لە کاری ببرە بریتە لە جێناوی لیکا هەروە ئەرچی بکەرە بخوێنە پێی وتر کاری داخوازی کەواتە ئەوە کارە بزوێنی کورتەکە بکەرە یاخۆ دەبێتە یاخۆ دەبێتە بەرکار. خاڵی شەشەم کام لەم جێناوانە بێ دیارخەل لە ڕستەدا بەکار نایەت حتمان گوتمان جێناوی هەیە هیچ کاتێک بە تەنیا بەکار نایەت هەمیشە پێویستی بەچیە؟ پێویستی بە دیارخەرێک هەیە. ڕاهێنانی سێم ئەم ڕستانە شی بکەوە خاڵی یەکەم وتار یەکەم هی هێمن بوو. هەموو کاتەکە تێ ڕستە شی بکە سەری کارەکە بکە کارەکە دەتیشان بکە ئەو هێدی وشەکان هەردکە و شیان بکەوە چکە شیکردنەوە خاڵی یەکەم یاخۆ هەنگای یەکەمی شیکردنەوەی بریتە لەوەی کە تو ئابزانین کارەکە کارش تاوە یاخۆ کارێکی ناتەواوە و ئەگەر کاری تەواو کارێکی ڕابردوویان ڕانەبردووە کارەکە تێپەڕیان تێ نەپەڕە کاری کردیار یاخود کاری کردناگارە کە ئەوانە زانی ئیدی شیکردنەوەکە زۆر لە ئاسان دەبێ. خاڵ یەکەم وتار ناوە تاکە نەناسراوە گشتیە دیارخراوە باشمە مسە بۆ ناوە وتار ئەها دەتوانین بڵێن وتارەکە کەواتە ئەکەی وەردەگرنی ئەنی ناوە تاکە لە بەرۆی یەک دانەیە هەروەها نەناسراوە چکە ئەکەی وەرنەگرتێک گشتیە چکە دیار نەکردەوە کام وتارە هەروەها دیارخراوە بەس دیارخراوە چکە پێشی ئامراز دانەپاڵی هی هاتووە. ئەوە خاڵی دووەم یی طبعاً ئامرازی دانەپاڵە چکە وتار لەگەڵ یەکەم دوو وشەی دایتە پاڵ یەکتری. یەکەم چییە؟ یەکەم هاوڵنای ژمارە ڕێخستنە هەروەها دیارخەری ناوی وتارە هەمیشە هاوڵنای ژمارە ئەرکەی بریتە لە دیارخەر. باشە ئەگەر ئەوە دیارخرابی ئەوەش دیارخەربی پێکۆ دەبڵاسی پێکۆ دەبن بە گرێ چ جۆرە گرێک مادەم دیارخراوەکە ناوە گرێکەش دەبێتە گرەی ناوی هەروەها وتار یەکەم هی هێمن بوو کاری ناتەواومان هەیە وتار یەکەم گرەی ناوی لە سەرەتاتێ ئەرکەی دەبێتە نیهات. هی طبعاً جێناوی هەیە هەروەها دیارخراوە ئاگدار بێ ئەویە بێ
ئەو یەی دووەمینیان. قاڵێکی تر کە دەڵێ هی من، ئەو یە دەبێت دیسان دەبێتە ئامڕای زاناپاڵ چکە جێ ناوی هەی لەگەڵ ناوی هێمن داوەتە پاڵ یەک، کەواتە هی بریتە لە ئامرازی داناپاڵ. ئەو جارە هێمن ناوە تاکە ناسراوە تایبەتێت دیارخەری جێنایی هەیە. ماشەما مەسەڵ دەڵێ هێمن هێمنتر هێمنترین تروتری وەردەگرێت باشە لەو هاوڵ ناونیە باشەها دەڵێ وتارێکم هی هێمن بوو. هێمن لێدەر سیفەتە یان نای مرۆڤە. طبعا نای مرۆڤە مادەم نای مرۆڤە ئەتو دەڵێ مامەستا دەبێتە ناو هەروەها تاچشە هەروەها ناسراویشە چونکە تایبەتیە بۆیە ناسراوە ناسراوە چونکە تایبەتیە. هەروەها کەوتوتە دوای ئامرازدانە پاڵی کەواتە جێناوی بوویتە دیارخەری جێناوی هەی. هی هێمن دەبێتە گرەی ناوی تەواوکەی ڕاستەوخۆکاری ناتاوە چکە پێش کاری ناتاو هاتووە هەروەها بوو بریتێ لە کاری ناتاو بۆ کاتی ڕابردوو تێنەپەڕێت هەمیشە کاری ناتاو تێنەپەڕێت چونکە بەرکار وەرناگرێت. خاڵی دووەم لە ڕستەکان دەڵێ باخچێ مە ژیەوە جوانترە. باخچە چییە؟ باخچە ناوە تاکە گشتیە دیارکراوە نیهادا. ئەو یە چیە؟ ئەو یە ئامرای زانەپاڵە بۆ تاژێنێت لە شێوەزاری کرمانجی سەرو. مە واتە ئێمە جێنایەکی سەربەخۆیە بۆ کۆسی یەکەمی کۆ هەروەها دیارخەری ناوە. ئەوە دیارخراو ئەوەش دیارخر پێکۆ دەبن بەچی؟ پێکۆ دەبن بە گرەی ناوی هەروەها چی؟ نیهادا. ژ لە زاری کرمانجی سەرو ئامرازی پەیوەندیە. یێ طبعاً یێ جێناوی هەیە بۆ ڕەگەزی تاچنێر هەروەها دیارکراوە. ئەدی وە جێنایەکی سەربەخۆیە بۆ کەسی دووەمی کۆ وە واتە ئێوە دیارخەری جێناوی هەیە. یێوە دەبێتە گرەی ناوی هەروەها تەواوکەری بەیاریدەیکاری ناتەواوە. لەو تەواوکەری بەیاریدەیە ژ ئامرازی پەیوەندی لە پێشاتیە کەواتە دەبێتە بە تەواوکەری بەیاریدە. تەمام ئەوەشمان زانی. جوانتر هاوڵ ناوی چۆنیەتی پلەی بەراوردە. چۆن پلەی بەراوردە؟ یعنی بۆ بەراوردکردن بەکارهاتووە. جوانتر مادەم تری بەراوردکردن واتە بۆ بەراوردکردن بەکارهاتووە. هەروەها تەواوکەری ڕاستەوخۆیکاری ناتەواو هەمیشە هاوڵدا دەبێتە تەواوکەری ڕاستەوخۆیکاری ناتەواو. ئەدی ئەو بزوێنی کورتە کاری ناتەواو بۆ کاتی ئێستا هەروەها تێنەپەڕا. لێرەدا هاتینە کۆتای شیکای ڕاهێنانەکانی جێناوی هەی. تا ڕێکۆردێشتر و وانێشتر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.